سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تری ئاسۆی بەرابەری ئەبمە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێرناونیشانی ژن و پێکاتە فکریەکانی کۆمەلگا لە نووسینی بەڕێز فەلاح عەلوان لەگەڵمان بن بۆ بینینی. ژن و پێکاتە فکریەکانی کۆمەلگا نووسین فەلاح عەلوان لە عەرەبیەوە بۆ کوردی عومەری خەتات. سەرنجێک پێشترەتە. ئەو ئەنجامگیریانەی لەم باسەدا دەیان خەمە ڕوو بەرەنجامی لێکۆڵینەوەیەکە لە ڕەوتی فەمینیزم لە عێراق و لە ناوچەکە، خاڵێک کە من خۆم لەم باسەدا سەرەکی دەیبینم ڕێگە خۆشگەر بوو بۆ گشتگیرکردنی توێژینەوەکە بەسەر تەواوی پێکاتە ئایدۆلۆژیەکانی کۆمەلگا بەگشتی. لەمەوە بازنەی توێژینەوەکە فراوانتر بوو بە جۆرێک پێویست بوو کە ناونیشانەکە بگۆڕدرێت بۆ ئەوەی لەگەڵ بابەتەکەدا بگونجێت، بەڵام من پێشەکی و ناونیشانەکەم هێشتەوە بەو پێیەی گەیشتن بە بابەتی باسەکە لە بنەڕەتدا لە ڕێگەی توێژینەوەی فەمینیزمەوە هات. هەندێک چەمک هەن کە هێشتا پێویستیان بە لێکۆڵینەوە و فرمۆڵەکردن هەن، بۆیە هەندێک جار ناچارکران بە دووبارەکردنەوە و جەختکردنەوە یان تەرکیزکردنە سەر خاڵێک کە هێشتا ڕوونکردنەوەی زیاتری پێویستە. سەرەتا پێگەی گشتی و لاوەکی ژن لە کۆمەلگادا بەستراوەتەوە بە سەرخانەوە، نەک بە چۆسانەوەی ڕاستەوخۆی بنەمە ئابووری و یاسایەکانەوە وەک ئەوەی لە چۆسانەوەی کرێکاراندا لە کارگە و پرۆژەکاندا بەدی دەکرێت کە چۆن چینی کرێکار لە ڕێکاری کرێگرتەوە تووشی چۆسانەوەی سرمایه‌داری دەبێت، واتە ئەوەی لە ژێرخاندا جێگیر کراوە. ئەم چۆسانەوەیە دەخرێتە ناو چوارچێوەی یاساکان و تەشریعات و لە ڕێگەیەوە سیاسەتەکان و سیستەمی سیاسی لەسەری دادەڕێژدرێت. سەبارەت بە پێگەی کۆمەڵایەتی ژن و بەرهەمهێنانەوە و چەسپاندنی چۆسانەوەکەیان، واتە ئەو فاکتەرانێکە لە ئەنجامدا پێگەی ژن لە کۆمەلگادا دیاری دەکەن، بەستراونەتەوە بە پێکاتە ئایدۆلۆژی و فکریەکانەوە. سەرخان لە کۆمەلگایکی وەک عێراق و وڵاتانێک کە بە جیهانی سێهەم ناسراوە دەگەڕێتەوە بۆ قۆناغە مێژوویەکانی پێشوو، واتە پێکاتەکانی سەردەمی فێوزاڵی و هاوشێوە ئاسیایی و نیمچە کۆلایەتیەکان لەسەر ئەمانە وە لە ڕێگەی درێژەدان بەمانەوە سیستەمی سیاسی بەنیادنراوە. بەو پێیەی سەرخان بریتیە لە پێکاتە فکریەکان و بەو شێوەیەش ئایدیا باوەکان ئایدیا چینی باڵادەستن، بۆیە ئەم چینە باڵادەستە دەست دەگرن بەو ئایدیانەی لەگەڵ بوون و بەرژەوەندیەکانیاندا گونجاون یان پاساویان بۆ دەهێنەوە. درێژەدان بە ئایدیا کۆنەکان ئایدیای سەردەمەکانی ڕابردوو لەگەڵ نەریسەکان بریتیە لە بەشێک لە سیاسەتی چینە باڵادەستەکان، چونکە بەرژەوەندیەکانیان وا دەخوازێت. هەروەها ئەم پێکاتە فکریانە مەعقولیەتێک دەدەن بەوەی کە لە کۆمەلگادا باوە و دەبنە پاساوێکی فکری و ئەخلاقی و ئاینیش بۆ سیستەمی سیاسی و دامەزراوەکانی. گۆڕینی سەرخان پەیوەندی بە ژێرخانەوە هەیە و دەبێت لەگەڵ بنەما مادیەکەیدا بگونجێت. ژێرخانیش یان لە ڕێگەی گەشەکردنی هێزە مادیەکان بە شێوەیەکی شۆڕژگێرانە کە بنەما ئابوووریەکەی دەگۆڕدرێت، یان بە گۆڕینی دەستبەجێ کۆمەلگا لە ڕێگەی شۆڕشەوە ڕوودەدات. بەڵام ئەو پێکاتانەی کە سەر بە قۆناغە مێژوویەکانی پێشوون و دووبارە لە سیستەمەکانی ئێستادا جێگیر دەکرێنەوە بەهۆی کۆمەڵێک فاکتەری مێژووی و سۆبجکتیڤەوە نەتووشی گۆڕانکاریەکی لەو شێوەیە دەبن و نە لەگەڵ گۆڕانی سیستەمی سیاسیدا دەگۆڕدرێن، چونکە ئەمانە بەرهەمی ئەو نین. پێکاتەکانی ڕابردوو ئەگەر لەگەڵ سیستەمی قازانج و هێژمۆنی چینایەتیەکاندا ناکۆک نەبن، ئەوە لەلایەن سیستەمە دەسەڵاتدارە هاوچەرخەکانەوە دەپارێزرێن، چونکە ئەمانە ئەمرازێکی باش و کاران بۆ درێژەدان بە هێژمۆنیەک کە هەیەە، چونکە فۆرمەکانی زۆرزاری و چنینەوەی زێدەبایەکان بە شێوەی نائابووری مسۆگەر دەکەن و کۆلایەتیش دەهێڵنەوە. کاری ناوماڵ بە شێوە بۆ ماوەیەکەی و بە مانا فراوانەکەی بە تایبەتی لە ناوچە لادێنشین و خێڵێکیەکاندا جۆرێکە لە کۆلایەتی یان پلەیەک لە کۆلایەتی لە خۆ دەگرێت، بێگومان بە شێوەیەکی کەمتر لە چاو تاکاوسەریدا. سەرخانی ئێستا لە زۆر ڕووەوە بە تایبەت بۆ ژن پڕن لەو نەریتانەی لە کۆلایەتی دەچن، وەک پلەدوئی، ئەرکە بۆ ماوەیەکان، کاری فەرز نەک هەڵبژاردە،
نەبوونی نوێنەرایەتیکردنی سیاسی یان ڕۆڵی سیاسی وەک بکەرێک نەک وەک چاودێر. سیستەمی سیاسی لە عێراقدا لە ڕێگەی ڕێخستنەوەی ئەمپریاڵی و کۆلانیستیەوە لەسەر پێکهاتەیەکی خێڵەکی دروستکرایەوە کە نێرسالاری و پاوانخوازی و پلەبەندیە نەگۆڕەکان پایە و بناغەکانی پێک دەهێنن. ئەم پێکهاتانە ڕاستەوخۆ و لە ژیانی ڕۆژانەدا ڕوبەڕووی ژن دەبنەوە، هەر وەک چۆن ڕوبەڕووی مۆدرنیزم دەبنەوە و لەگەڵیدا ناکۆکی پیشان دەدەن. هاوکات سیستەمێکی پەرلەمانی مەدەنی و حکوومەتێکی فەرمی لە پایتەخت و هەندێک شاری گەورە دامەزراون بۆ بەستنەوەی بازاڕی ناوخۆ بە ئابووری ئەمپریالیستی و بەستنی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر بنەمای پێداویستیەکانی بازاڕی جیهانی. ئەمپریالیزم واتە زلهێزە پێشەنگەکانی سەرمایەداری لە بازاڕی جیهانیدا ناتوانن باڵادەستی ئابووری خۆیان بەسەر جیهاندا درێژە پێ بدەن و بیپارێزن بەبێ دروستکردن و کوڵکردنەوەی نایەکسانی گەشەکردنی ئابووری و هێشتنەوەی ناوچەیەکی زۆر و زەبەندی جوگرافی لە قۆناغەکانی پێش شارستانی و مەدەنیەت و پێش دەوڵەت. ئەم فۆرمانە لە هێژمۆنی ئەمپریالیزم لە کاتێکدا شێوەکانی باڵادەستی سەرخان پێش سەرمایەداری لە وڵاتانی کەم گەشە سندوودا برۆ پێدەدەن خۆیان لە قۆناغی بەدبەکارهێنانی سەرمایەداریدا ژیان دەکەن. لەگەڵ چوونەسەرەوەی پێگەی خێڵ و بەدەستهێنانی ئەرکێکی سیاسی باڵاتر لە چاو پێگە تەقلیدیەکانی خۆی فورمۆڵ بەندی خێڵی زۆر زیاتر لە جاران گەورە کرایەوە، چونکە مەراسم و فورمۆڵبەندی ئەو چوارچێوەیەن کە شێوە و قامەتی خێڵی پێدەپارێزرێت کە چیتر لە توخمە ناوخۆیەکانەوە ناین. مۆدرنیزەکردن لە کۆمەڵگا وابەستەکراوەکاندا جا چ ڕۆژهەڵاتی بێت یان جیهانی سێهەمی لە ئەنجامی تێکەڵبوون بە بازاڕی جیهانی مۆدرنەوە دەچێتە پێشێ. بێگومان تا ئەو ڕادەیەی ئەم مۆدرنیزەکردنە لەگەڵ پێداویستیەکانی جوڵەی سەرمایە و کەڵەکەبوونی سەرمایەدا دەگونجێت. بەڵام ئەگەر مۆدرنیزەکردن ئەو سنوورانە تێپەڕێنێت کە دژایەتی دابەشکردنی جیهانی کار و جابەشکردنی کاریگەری و هاوبەشی بازاڕەکانی جیهان دەکەن، ئەوە ئەو کۆمەڵگایانەیە کە بوەری مۆدرنیزەکردنیان زیاد لە پێویست کردووە دەگەڕێندرێنەوە بۆ سەردەمی پێش پیشەسازی و تەواوی شارەکان وێران دەکرێن و ئەو وڵاتە دەکرێتە کەمپی پەنابەران. لە وڵاتە وابەستەکراوەکاندا شۆڕشی کۆمەڵایەتی ڕووی نەداوە، بەڵکو ڕژێمە دەسەڵاتدارەکانیان گۆڕیوە. لە پاشایەتیەوە کراون بە کۆماری یان کودتا تیایاندا ڕوویەداوە. لەم وڵاتانەدا هیچ گەشەسەندنێکی پیشەسازی ڕووی نەداوە تا بناغەکانی پەیوەندیە خێڵەکی و نەریتیەکان بەهەژێنێت. چینی کرێکاری پیشەسازی و پێگە ئابووریەکەی نەگەیشتوونەتە ئاستێک بتوانن پێشەنگی گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی بن لەم وڵاتانەدا. لە کاتێکدا بە دەستێوەردانی ڕاستەوخۆی ئەمپریالیزم ئەویش لە ڕێگەی دابەشکردنی جیهانی کارەوە پێکاتە نەریتیەکان و پیشەسازیە تەقلیدیەکان وەک خۆیان ماونەتەوە و پارێزراون و گەشەسەندنی پیشەسازی بە جۆرێک قەدەغەکراوە. خێڵ لە ئێستادا سەرخانە نەک پاشماوەی دابوو نەریتەکان. لێرەوە سێرکردنی پێکاتە فکریەکانی ناو کۆمەڵگا وابەستەکراوەکان وەک پاشماوەی ڕابردوو کە گەشەسەندنی تەکنیکی و مەدەنی دەتوانێت لەم عاداتە زیان بەخشانە ڕزگارمان بکەن تێڕوانینێکی نامادیە. ئەم پێکاتانە پاشماوە یان دەرکەوتەیەکە لە دەرکەوتەکانی کەموکۆڕیەکانی پرۆسەی گەشەکردن نین، بەڵکو خۆدی سەرخانن کە پێویستە بەرەوڕوویان بوەستینەوە. بۆرژوازی دەسەڵاتدار لە کۆمەڵگە وابەستەکراوەکاندا بە پێچەوانەی کۆمەڵگای سەرمایەداری باو سەرخانێکی نییە کە لەسەر پایەی هێزەکانی بەرهەمهێنانی مادی سەرمایەداری یان ژێرخانێکی هاوچەرخ وەستا بێت. بۆرژوازی یان چینە دەسەڵاتدارەکانی وڵاتانی وابەستە بەرهەمی سەرخانێکن کە بوونەتە چوارچێوەی ئایدۆلۆژی سیستەمە سیاسیەکە، نەک سەرخان بەرهەمی گەشەسەندنی ژێرخان بێت وەکو بنەمایەکی مادی. ئەم بۆرژوازیە لەگەڵ دامەزراندنی مۆدرنانەی دەوڵەتە وابەستەکراوەکاندا سەریان هەڵدا و قاچێکیان لەگەڵ ئەمپریالیزمی کۆلۆنیالیزم و قاچەکەی تریشیان لەناو پەیوەندیە کۆنەکانی پێش سەرمایەداری و ئەو فۆرمانەیەکە نوێنەرایەتی دەکەن هێشتەوە. ڕێک لەم ڕێگەیەوە سیستەمی سیاسی خۆیان دامەزراند.
بە لەناوچوونی ئەم فۆرمانە لە پەیوەندیەکان ئاوا بورژوازی دەسەڵاتدار لە عێراق و وڵاتانی هاوشێوەی ئەو کۆچاییان پێدێت. لە ڕووی لۆژیکیەوە بورژوازی هەڵناسێت بەو کارە، نەک لەبەر هەبوون یان نەبوونی خواست بۆ ئەو کارە، بەڵکو بەهۆی بێتوانایی و سروشتی خۆیەوە. هێشتنەوەی سەرخانی پێش قۆناغەکانی سەرمایەداری پاساوی ئابووری و سیاسی خۆی هەیە و دەبێت لە چوارچێوەی مێژووی خۆی و بە پێ گرنگیەکەی سیر بکرێت، نەک وەک دۆخێکی نەئاسایی تێبڕواندرێت کە دەتوانرێت لە ڕێگەی دانی هۆشیاری بە سیستمی سیاسی کەم و کۆڕی و کۆنەخوازیەکەی چاک بکرێت. ئەو هێزانەی کە دەیانەوێت شۆڕش و هێژمون بکەن زیاتر پشت دەبەستن بە سەرخان وەک پێکاتێکی ئایدۆلۆژی تا توانە ئابووری و سیاسیەکانیان. تەنانەت لە کاتی ڕوودانی شۆڕشە توندەکان و خستنی سیستەمە سیاسیەکاندا سەرخانی پێشوو کە وەڵامدەرەوەی گۆڕانکاری شۆڕژگەرانە نابێت خۆی ڕێک دەخاتەوە و سیستەم دەخاتە جێی خۆی وەک ئەوەی لە میسر و تونس ڕوویاندا. ئەمە گەڕانەوەی کە بۆ دۆخێکی زۆر پێشووتر لەوەی شۆڕش بە دژی هەستا. ئەمە زیاتر دژە شۆڕشێکە، ئەمە دووبارە هێنانەوەی هێزەکانی ڕابردووی دوورە. پێکاتە خێڵەکیەکان بریتین لە سەرخانێک بەڵام بەبێ ئایدۆلۆژیەکی گشتی، بۆیە ئایدۆلۆژیەکی بورژوازی کۆن کۆدەکەنەوەکە تێکەڵیەکە لە ئەتنیکی لادێنشینی و ئاینی و نیشتمانپەروەری و سروشتێکی زەوتکراوانە و سەرکوزگەرانەی هەیە بەرامبەر بە کۆمەڵگا ئەویش بە مەبەستی چەسپاندنی دەسەڵات لە دەستی کەمترین گروپدا. بەپێ هەر قۆناغێکی مێژووی یەکێک لە پایەکانی ئەم ئایدۆلۆژیە خێڵەکیە پشتی پێدەبەسترێت و گەورە دەکرێتەوە. وا نیشانی کۆمەڵگا دەدرێت کە قابیلە و ئاین ببەخشن. وا دیاری دەکرێت کە قەبیلە و ئاین لەو بنەما سەرەکیانن کە بەدەنەی کۆمەڵگا دەپارێزرن و بەبێ ئەمانە کۆمەڵگا تووشی داڕوخانی تەواو دەبێت. یان بورژوازی ئەگەری ڕوخانی سیستەمە سیاسیەکەی وەک ڕوخانی کۆمەڵگا وێنا دەکات. ئەو فۆرمە ئایدۆلۆژیانەی بەسەر کۆمەڵگادا دەسەپێندرێن کاریگەریان هەیە لە نانەوەی ناکۆکی هەمیشەیی لە کۆمەڵگا و سیستەمی سیاسیدا تا ڕادێکی زۆر بەشدارن لە نامۆبوون و ونبوونی مرۆڤ و ناچارکردنی بە ڕێکردن لەگەڵ ئەو فۆرمانەی لەگەڵ سەردەمەکەدا ناگۆنجێن. سەبارەت بە پێگەیژن ئەم فۆرمانە ڕەهەندی تاریکتر و تونتر وەردەگرن. دەتوانرێت لە ڕێگەی دۆخی مێژووی کۆمەڵگا و پێگەی لە سیستمی سەرمایەداریدا تێگەیشتنێکی باشترمان هەبێت سەبارەت بە ژن. لێرەوە تێبینی ئەوە دەکەین کە تیۆری پیاوسەلاری وەک سەرچاوەیەکی سەمکاری دەگەڕێتەوە بۆ پێکاتە کۆمەڵایەتی و بنەما مێژوویەکەی نەک بۆ چۆستانەوەی جیندەری. زۆرێک لەوانەیە لە ڕوانگەی چینایەتیەوە تەفسیری مێژوو دەکەن، دۆخی ئێستای ژن و پلە دوویەکەی دەگەڕێنەوە بۆ چۆستانەوەی ڕاستەوخۆی کاری کرێگەرسە و کەمی داهاتی کار. بەڵام ئەم تێگەیشتنە هیچ تەفسیرێکی لە دۆخی ژن لە دەرەوەی کار و کارگەکان کە ڕووبەڕووی چۆسانەوە و سیستەمی نائابووری دەبنەوە نادات. هەندێکی تریش بۆ بەدەستێنانی دیدێکی ڕوونتر لە هەوڵدان بۆ ڕێخستنی هەردوو ڕوانگەکە، واتە یەکخستنی هەردوو ڕوانگەکە. ئەمەش بێسوودە، چونکە لە زەمینەیەکی نامێژوویەوە بۆ مەسەلەکە دەڕوانن. دەستپێکردن لە ڕوانگەیەکی نامێژووی و نامادیەوە دەرەنجامی تیۆری هەڵە و چارەسەری سیاسی هەڵەشی لێ دەکرێت یان ناگونجێت لەگەڵ جەدەلی پرۆسە مێژوویەکە کە لە کۆتاییدا دەکەوێتە دەرەوەی بزوستنەوەی واقعی و سنووردار دەبێتەوە بە چەلەکیەکان. لە خێزاندا و بەتایبەتی لە ژینگە گوندنشین و خێڵەکیەکاندا یەکێتی سەرخان و ژێرخان بەڕوونترین شێوە کە زمان بتوانێت وەسفی بکات دەردەکەوێت، یان ورتر بڵین سەرخان لە پراکتیکی ڕۆژانەدا و لە پەیوەنددا بە ژێرخانەوە. لە کاتی ئەو مشتومڕانەی کە دەکرێن سەبارەت بە دانانی خێزان بە بەشێک لە سەرخان یان ژێرخان، ئەم پرسە یەکێکە لە خاڵە ناکۆکەکانی ناو بزوستنەوەی فەمینیستی جیهانی. لەگەڵ بەردەوامبوونی ئەم فۆرما نیمچە کۆلایەتیە لە چۆسانەوە، ئەوانەیە کە بەشدارن تیادا بە شێوەیەکی بێئەندازە لە خاوەن کۆیلە کۆنەکان زیاتر دەبن، چونکە کاری نیمچە کۆلایەتیان نێرسالاری بەسەر ملیۆنان خێزاندا دابەش دەکرێت و هەر نێرسالارێک لەم نێوانەدا پشکێکی بەردەکەوێت.
ئەمەش وا دەکات بنکەی ئەم ڕێخستنەی لەسەری وەستاوە زۆر فراوان بێتەوە و لە گروپێکی کەمدا قەتیز نەمێنێتەوە. بە دیویکی تردا سەرۆکی خێزان خاوەن کۆیلە نییە و کاری ئێستای ناوماڵیش بۆ خێزانەکەیە نەک بۆ خاوەن کۆیلێکی دەرەکی. ئەمە ئەوەندەی تر پێگەی ڕاستەقینە ژن لە خێزانی هاوچەرخدا ئاڵۆستر و ناڕۆشنتر دەکات. بەردەوامبوونی فۆرمە ئایدۆلۆژیە بۆ ماوەیەکانی سەردەمەکانی پێش سەرمایه‌داری تەنها تایبەت نین بە ژن، بەڵکو چینی کرێکاریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاپێش دەکات بۆ ژێر کاریگەریە سیاسیەکانی. بەبێ ڕزگاربوون لەم فۆرمە نیمچە کۆلایەتیانەی کە بۆمان ماوەتەوە، چینی کرێکار ناتوانێت ڕزگاری بێت. ئەم فۆرمانە بە جۆرێک ڕێگرن لە بەردەم گەشەی سیاسی چینی کرێکاردا و لە ئاکامدا ناتوانرێت ژن و کۆمەلگا ڕزگار بکرێن. بورژوازی دواکەوتوو ناتوانێت ڕۆڵی شۆڕژگەرانەی لە گۆڕینی ئەم پێکاتانەدا ببینێت. بۆیە بەردەوامبوونی پێگەی ژن وەک ئێستای بەرەنجامی بەردەوامبوونی چۆسانەوەی چینایەتی و کۆمەلگایەکەکە لە لێواری وێرانکاری و شەڕ و مرۆڤی زەوت لێکراو وەستاوە و بەرامبەر دەسەڵاتێک و دەسەڵاتدارانێکە زۆر سەرنجڕاکێش و ماقوڵ دەردەکەون. ئەم واقعیەیە کە پرسی ژن دەکاتە پرسێکی چارەسەر نەکراو کاتێک داوای چارەسەری پرسی یەکسانی و ڕزگاری ژن لە ناو کۆمەلگای ڕۆژهەڵاتی ئێستادا دەکرێت کە لەسەر بنەمای پێکاتە ئەخلاقی و ئاینی و بەهایەکانی قۆناغە مێژوویەکانی پێشوو دامەزراوە و وەک بەشێک لە بەردەوامی قەوارەی سیاسی وەرگێڕان و چەسپێنراون و دەبنە هۆی بەردەوامبوونی هێژمونیە و هێزانێکە لە ڕێ دەسەڵات و پارەوە جارێکی تر دەیان پارێزنەوە. هیچ گۆڕانکاریەک لەم کۆمەلگایانەدا بەبێ گۆڕینی پێکاتە و سیستەمی سیاسیەکەی ناکرێت. شیکردنەوەی ئەم پێکاتانە لە ڕێ ناوزڕاندن و بۆختانەوە ناکرێت، بەڵکو پێویستە بگەین بە کوڵترین ڕیشە مێژوویەکانی و ورترین فۆرمەکانی بدۆزینەوە. خەبات دژی پێکاتە نەریتیە بۆ ماوەیەکان. خەبات لە دژی سەرخان خۆی خەباتێکە لە دژی سیاست لە جەوهەر و بناغەدا، واتە وەک پەیوەندیەک کە لە نێوان چینەکاندا هەیە. ئەم خەباتە تەنها بە بەرزکردنەوەی داواکاری و خەباتی یابووری ڕاستەوخۆ ناکرێت، بەڵکو ئەو کاتە سیمایەکی سیاسی وەردەگرێت کە خەباتێک بێت لە دژی ئەمپریالیزم لە ناوەڕۆکە چینایەتی و سیاسیەکەیدا، چونکە بنەما و سەرچاوە و بەردەوامی ئەم سیستەمە سیاسیانەی شەرق ئەمپریالیزمە. بۆ ئەمە پێویستی بە خەباتی ڕاستەوخۆ هەیە لە دژی ئەم دەسەڵاتانە. ئەم تێگەیشتن و ئەم ڕوانگەیە بۆ پەیوەندیەکان یان ئەم لۆژیکە شێوەیەک لە خەباتی خۆی دەسەپێنێت. داهێنانی شێوە اختیاریەکانی خەبات بە بەڵگەی شۆڕژگێربوون ئاکسیۆنی بوونەوە لێرەدا کەڵکیان نییە. خەباتی یابووری قەبارەی بەرهەمە پیشەسازیەکان و کاریگەریان لەسەر ئابووری لە وڵاتەکانی وەک عێراق و هاوشێوەکان زۆر سنوورزارە، جگە لە کەرتی دەرهێنان واتە نەوتوگاس. ئەم سنووردارکردنەوەیە تا ڕادێکی زۆر تواناکانی کرێکاران بۆ بینینی ڕۆڵی سیاسی بە پشتبەستنە پێگەی ئابووری خۆیان سنووردار دەکات. دەسەڵات لەم وڵاتانەدا هەڵدەستێت بە جیاوازی دروستکردن لە نێوان ئاستی هاغدەست و موشەی کرێکاران لە کەرتە کاریگەرەکانی یابووری وەک نەوت و کارەبا، کە ئەمەش دەبێتە هۆی سنووردارکردنەوەی داراییە ئابووریەکان و پاشەکشەپێکردنی ڕۆڵی ئەوان لە خەباتی یابووریدا زۆر کەم دەکاتەوە و لە ئەنجامدا ڕۆڵە سیاسیەکانیش لە خەباتی چینایەتیدا سنووردار دەکات. دیارترین گروپەکانی ناڕزایەتی دەربڕین لە دژی سیاسەتی گشتی لە ئەمڕۆدا ئەوانن کە قوربانی سیاسەتی ئابوورین نەک بەشی چالاکی چینی کرێکار. کارخوازان، گروپە پەراوێزخرا و بێبەشەکانی ناوگەڕەکە بێچاپۆکانی نزیک شارەکان لەو گروپانن. داواکاریەکان ئەمانە لە وەدەسێنانی فرسەتی کاردا چڕ دەبێتەوە و بەداخەوە ئەم دۆزەش لە نەبوونی نوێنەرێکی سیاسی چینی کرێکاردا دەبێتە تاڵان و بڕەوی ڕەوتە حاکم و دەسەڵاتدارەکان. دەستپێکردن لە ژێرخان و سەرخانەوە بەکارهێنان وەک خاڵی دەستپێک بۆ شیکردنەوە و دەرەنجام نەک وەک بابەتێکی لێکۆڵینەوەی ئاکادمی و بەجیا لە پەیوەندیە ڕۆژانەیەکانی کۆمەلگا بە واتای پاڵنانی شیکاریەکانی ماتریالیزمی مێژووی بۆ پێشەوە لە بواری توێژینەوەدا و کردنی ئەم شیکاریە و بەکارهێنانی لۆژیکی دیالکتیکی بە کەلتوریکی باوی ناو خەڵک نەک ئیلیتی
ئەمەش خۆی لە پەرەسەندنی خەباتی تیۆریە تا ئاستی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی ڕۆژانە لە دژی چەمکە نامەژوویەکان و نازانستیەکانی کۆمەڵگە. خەباتی سیاسی بزوستنەوەی ژنان هەموارکردنە یاساییەکان سەبارەت بە ژنان لە خۆیدا دەستکەوتێکە و بەشێکە لە چاکسازیەکان. ئەمانە بە خەبات و فشاری بەردەوام بەدی دێن. بەڵام جێبەجێکردنی ئەم یاسایانە زیاتر سنووردار کراوە بە بازنەی کۆنتڕۆلی یاساییەوە کە زیاتر پایتەخت و هەندێک شار دەگرێتەوە نەک هەموو کۆمەڵگا، بۆیە کاریگەریەکانیان سنووردارە. پەسەندکردنی یاسانەوەیەکان لە بەرژەوەندی ژنان بە واتای دانان نییە بە یەکسانی و ئازادی ئەوان، چونکە ئەم یاسایانە چەند هەنگاوێکی پارێزگاریە و هیچی تر. چەندین بواری تری کۆمەڵایەتی هەیە کە ژنان پێویستیان بە پارێزگاریکردن هەیە، وەکو یاساکانی دژە هەراسانکردن واتە تەحەڕۆژ، قەدەغەکردنی جیاکاری لە کرێ و حەقدەست، قەدەغەکردنی جیاکاری لەسەر بنەمای ڕەگەز، قەدەغەکردنی تاوانەکانی ناموس، یاساکانی لەباربردن، یاساکانی دایکایەتی. ئەمانە هەمویان ڕێو شوێنی پاراستنی ژنان دەگەێنن و پێویستە ئەم کارانە هەمویان بخرێنە ناو چوارچێوەیەکی یاساییەوە. لەگەڵ ئەوانەشدا گرتنەبەری ئەم ڕێوشوێنانە بە مانای یەکسانی یان ئازادی نییە لە کۆمەڵگادا. بۆ نمونە یاساکانی کار جۆرێک پاراستن بۆ کرێکاران دابین دەکەن، بەڵام ئەمە مانای یەکسانی لە نێوان خاوەنکار و کرێکاردان ناگەێنێت، بەڵکو هەڵپەساردنی یاسایانەی ناکۆکیەکانی کارە کە لە ئەنجامی ناکۆکی نێوان خاوەنکار و کرێکارەوە دێنەوە پێش، و نەک کۆتایی هێنان بە خێباتی چینایەتی یان دابەشبوونی چینایەتی کۆمەڵگا. گەلێک پرسیار لێرەدا خۆیان قوت دەکەنەوە. بۆ نمونە، ئەگەر ئەم تێڕوانی نەمان بۆ ململانیەکانی ناو کۆمەڵگا هەبێت، بۆچی دەیان ساڵە خەباتی جەماوەری نەیتوانیوە گۆڕانکاری ڕێژەی لە سیستەمەکانی ئێستادا بکات؟ ئایا خەباتە جەماوەریەکان ڕووی لە خستنی سیستەمی سیاسی نەبووە و ئایا لە ڕابردوودا شەڕمان لەگەڵ ئاشی ئاودا کردووە؟ چۆن پێکاتە کۆنەکان لە ئەمڕۆدا دەتوانن ممارەسەی چۆسانەوە بکەن بۆ پێیەی کە ئەمانە ئەمرازێکی دەستی سیستەمی سیاسی لە ئێستادا؟ چۆن دەکرێت ئامرازەکانی خەبات بە دژی ئەم پێکاتانەدا بڕژرێت بە شێوەیەک بگاتە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەخۆی سیاسەتەکانی یابووری و سیستەمی سیاسی؟ ڕوبەڕووبوونەوەیەک تیادا جەماوەرێکی بەرفراوان لەوانە زەرمەندی سەرەکی پەیوەندی سەرمایەداریەکانی ئێستان تیادا بەشدار بن. لێرەدا پرسیارەکە بەڕوونی دێتە ئاراوە، ئایا ئامرازەکانی ئەم جەماوەرە بۆ نوێنەرایەتیکردنی سیاسی و ڕێخستنی خەباتەکەیان کامانن، و چۆن ئیرادەی سیاسی ئەم ملیۆنەها خەڵکە بەدی دێت؟ خەباتی ئابووری لە زۆرێک لە سێکتەرەکاندا بەردەوام دەبێت و ئەمە بەشێکە لە خەباتی چینایەتی. خەباتی یاساییش بۆ سەپاندنی چاکسازی بە هەمان شێوە بەردەوام دەبێت، بەڵام کاریگەری سەرخانێکی دژایەتیکە بەرامبەر بە گەشەسەندن و چاکسازی ڕێگرە لە هەر خەبات و گۆڕانکاریەک. بۆیە پێویستە بەرنامەیەک دابڕێژرێت تا بۆ شیکاریەکانی خۆی پشتی بە توخمە سەرەتاییەکان بەست بێت. ئەمەش بۆ نەهێشتنی چەق بەستووی و هەروەها داماڵینی بۆرژوازیش لە گرنگترین چەکە ئایدۆلۆژیکەکانی. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تاکو ئێستا بینەری بەرنامەی ئاسۆی بەرابەری بوون. تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر ماڵاوە.